ئەم بابەتەی دیکەمان سەبارەت بەوەیە کە ڕێکخراوێکی قازانجنەویست پرۆژێکی ئەنجام داوە کە خۆی لە کۆنفرانسێکە ئابینێتەوە جامانوی سەبارەت بە کۆنفرانسەکە قسە بکەین ئەو ڕێکخراوە کارەکەی چی کردووە بۆ کێ ئەو کارە ئەنجام دراوە ئەوەیە کە لە هەولێر کۆنفرانسی پسپۆڕەکەت هەڵبژێرە بەڕێوە ئەچێت کە بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەیان بابەتە گرنگە بۆوانی کە دەرچوانی پۆلی 12 ئامادەی جا کۆنفرانسەکە لەلایەن ڕێکخراوی وایس کە ڕێکخراوێکی قازانجنەویستە لە بواری پەروەردەیی و هەروەها ئامادەکاری بۆ NGO دەکرێت لە کۆنفرانسەکە دەرچوان دیارە بۆ دەرچوانە کە هانیان بدەن ئەو بەش کۆلێژانە هەڵبژێرن کەوا لەگەڵ حەز و خولیان ئەگونجێت. من ناچمە سەر ناوەڕۆکی کۆنفرانسەکە بەگشتی چونکە دەمەوێت کەسی پسپۆڕ و شارەزا لە بوارەکە و ئەوانی کە هەستاون بە ئەنجامدانی کۆنفرانسەکە خۆیان قسەم لەگەڵا بکەن و زانێری ئیش بە ئێوە بدەن جا میوانێکم لەگەڵا بێت خات و ژوان عەبدوڕەزاق وەک ڕێکخەری کۆنفرانسەکە ئەم بەیانی میوانمانە بەخێراتی خاتووە ژوان. سپاس بۆ تۆ. خاتو جوان زیاتر کۆنفرانسەکەمان بۆ ڕوونکەیتەوە من هەرەوەنە باسیەوەم کرد کە یارمەتی خوێندکارەکانت کە حەز و خولەکانیان بدۆزنەوە چۆن بۆ ئەم کۆنفرانسە ڕێک ئەخەن ئەمە یەکەمین کۆنفرانسە هیچ پرۆژێکی پێش هەبووە نمونەی دیکە هەیە؟ دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش. طبعا کۆنفرانسی CYS یاخود بڵێن پسپۆڕەکەت هەڵبژێرێت لەلایەن ڕێکخراوی سکۆلەرەوە ڕێک دەخرێت ئەوەی کە بڵێن بیرۆکەی دروستبوونی کۆنفرانسی CYS لەلایەن ڕێکخراوی سکۆلەرەوە مەبەست لێ کە دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لەو قۆناغی ئامادەی تەواو دەکەن و دەچن بۆ قۆناغی زانکۆ ئامادەیان بکات بۆ قۆناغی زانکۆ. ئامانجی کۆنفرانسەکە ئەوەیە کە دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لەسەر بنەما زانستی و ئەکادیمیە ستاندارد و جیهانیەکان هەوڵ بدەن ئەو بەش و پسپۆڕیەی بەپێی حەز و خولیا و بەپێی لێهاتووی و بەپێی وەکو گوتم سەرجەم بنەما زانستی و ئەکادیمیەکان ڕەچاو بکەن بۆ ئەوەی بچن بۆ قۆناغی زانکۆ. باش کۆنفرانسی پسپۆڕەکەت هەڵبژێرە ساڵی پێنجەمیتی ئەنجام دەدرێت کۆنفرانسێکی ساڵانەیە 5 ساڵ بەر لە ئێستا یەکەم کۆنفرانسی خۆی ئەنجام داوە هەموو ساڵێک بەردەوام بووە تەنانەت لەو ساڵە کە بابەتی بارودۆخی تەندروستی و ڤایرۆسی کۆڕۆنا بوو بە شێوازی ئۆنلاین ئەنجام درەوە ئەم ساڵ بۆ ساڵی پێنجەمە کە ئەنجام دەدرێت ئەمڕۆ چێن بەشدار بووە وەکو فیدباشی ساڵانی ڕابردوو زیاد لە سەدانەوەدی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی بەشداری کۆنفرانسەکە دەبن وەکو ئەو بەشداروەی کە سوود دەبینێت بەڵام ئەوەی کە سوود دەگەێنێت کۆمەڵێک کەسایەتی و زانا و پسپۆڕی یەکێک لەو بوارانە کۆڵی بەپێی بڕگە بابەتەکانی کۆنفرانسەکە چونکە کۆنفرانسەکە خۆی لە چەند بڕگە بابەتێک دەبینێتەوە بڕگەی یەکەمیان ئەوەیە کۆمەڵێک کەسایەتی لە بابەتی دیاریکردنی پسپۆڕی بنەماکانی هەڵبژاردننی پسپۆڕی دەخەنە ڕوو بۆ قوتابیان کۆمەڵی کەسایەتی تر بۆ نمونە چۆن کوڵی زانکۆ بکەن بە بناغی دۆزینەوەی هەلی کار بۆ داهاتویان بڕگەی تری تێدایە کۆمەڵی کەسایەتی ئەزموندار هەرێکە لە بوارێکە بۆتە ئەستێرەیەک لە بوارێکی دیاریکرا و دێت باز لە ئەزمموی سەرکەوتنی خۆی دەکات وەکو هاندانێک بۆ ئەو قوتابیانەی کە بەشدار دەبن لە هەمان کاتدا دایکان و باوکانی قوتابیانیش وەکو بۆ ئەوی لە داهاتوو ئەوانیش ببن بە ڕێنماییکار و ڕێبەری خوێندکارەکانیان دەتوانن بەشدار بن لە کۆنفرانسەکە. باشە ئەوەی کە زۆر ڕوون و ئاشکرایە لەم بابەتە مەبەستەکەتان کاڵەی باسی لەوەکەن پسپۆڕێکەت هەڵبژێرە ڕوون ئاشکرایە کە دەتانەوەی یارمەتی دەری قۆناغی 12 بن ئەو قوتابیانە بۆی کە پسپۆڕێکی خوان هەڵبژێرن جامە کارێکی ئاسان نییە ئەم کۆنفرانسە پێویستە ئەگەرمە پێنجەم ساڵی بێت پێویستیشە جگە لەوە چەند ڕۆژێک بخانێت یاخود هەر بە یەک ڕۆژ ئەو کەسانە ئیتر ئەتوانن بڕیارێکی تەواو بدەن لەسەر ئەوکە چ پسپۆڕێک هەڵبژێرن یا پێشتر حەزەکان هەبوو لای ئێوە زیاتر پچەوترە بێت ئەو بیرۆکەی کە هەیەە خۆی پسپۆڕەکەت هەڵبژێرە پرۆژەیەەکە و بە کۆنفرانسەکە دەست پێ دەکات کۆنفرانسەکە بەڵێ لە ڕۆژێک تەواو دەبێت تەنها لە یەک ڕۆژ ئەنجام دەدرێت تا ئێستا کودڵی ڕەنگە توانای لیژنەی ئامادەکاری سنووردار بوو بێت بۆ ئەوە ئەگەر نەبەدڵنیایی و ڕاستەکەی پێویستی بە چەند ڕۆژێکە بەڵام تا ئێستا و توانایکە ڕێکخراوی سکۆلەر هەی بووە لە یەک ڕۆژدا ئەنجامیداوە بەڵام دوای کۆنفرانسەکە بە چەند وەرکشۆپ و خولیشی تر کاتە بەردەوامانە بڵێ ئەو قوتابیانە دەتوانن بەردەوام بن تا ئەو کاتی فۆرمی زانکۆڵین پڕدەکەنەوە لە هەمان کاتەکە گەیشتە ڕاگەیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە سیستەمی زانکۆڵین کاراکرا و قوتابیان گەیشتن ئەو قۆناغی کە فۆرمی زانکۆڵین پڕ بکەنەوە بە هەمان شێوە ڕێکخراوی سکۆلەر کودڵی لە ڕێنماییکردنەکە هاوکاریکردنەکە بەردەوام دەبێت و دووبارە پرۆژەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵینی هەیە لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین بە هەمان شێوە
لیژنەیەکی ڕێنماییکاردا دەندرێت هەموو ئەو قوتابیانەکنی لە کۆنفرانسەوە کە هاتوون لەگەڵ ڕێکخراوەکەمان تا لە زانکۆڵایەن لیژنەیەکی ڕێنماییکار هەیە بۆ ڕیزبەندیکردن و وەکو دەڵی هەڵبژاردننی ئەو کۆلێژ و بەشانەی کە لە زانکۆکانی کوردستان هەیە لەگەڵ حەز و خولیای قوتابیەکە کە پێشتر باگراوندێکی وەرگرتووە وەکو نەزەری لەوێ دەبێت بە عملی و قوتابیەکە فۆرمەکە بەپڕێتەوە. زۆر باشە. ئێمە ئەوەی کە قوتابی پۆلی 12 هەبێت ئێمەوە زانین کە زۆربەی دایکان و باوکان حەزەکەن منداڵەکانیان باشترین نمرە بهێنن و زۆربیان بیریان لەلای ئەوەی کە ببێ بە ئەندازیار ببێ بە پزیشک دەبێ ئەوەی کە بیر لەوە بکەنەوە ئایا خودی قوتابەکە حەز لە چی ئەکات بۆ دایکان و باوکان لەم کۆنفرانسایە ئەتوانن چۆن یارمەتی دایکان و باوکان بن کە بگەڕێن بۆ حەز و خولیای قوتابەکانیان. بەدڵنیایەوە یەکێ لە ئامانجە سەرچیەکانی دروستبوونی کۆنفرانسەکە ئەو خاڵەیە کە جەنابەت باست کرد لە وڵاتی ئێمە ینی کوڵی شتێک لە خەیاڵی دایکان و باوکانمان دروست بوو کە پێویستە قوتابیان هەمیشە لە تۆپی نمرەکاندا بن ینی بێ ئەوەی بیر لەوە بکەنەوە بۆ نمونە مامۆستایەتی زۆر گرنگترە کوڵی دکتۆر زۆر جاربازەکەین دکتۆر و ئەندازیاری قوتابی مامۆستاکە بووە تەنانەت بۆ نمونە ڕاگەیاندکارێک پێویستە لە وڵاتی ئێمە کە بە شێوازێکی ئەکادمی ببێت بە ڕاگەیاندکار. ئەنی ئامانجی کۆنفرانسەکە یەکی لە ئامانجەکان ئەوەیە و بەدڵنیاییەوە لە هیچ لە بڕگەکانیشی ئەوە دەبێت بۆ ئەوەی دایکان و باوکان هەوڵ بدەن بگەڕێنەوە یەکەم شت بۆ حەز و خولیای قوتابیەکان دواتر بینە سەر بنەماکانی تر واتە حەز و خولیا لە کۆنفرانسەکەی ئێمە بە بنەمای یەکەمی هەڵبژاردننی پسپۆڕی دادەنرێت. باشە ئێوە 5 ساڵە کە ئەم کۆنفرانسە ڕێک دەخەن و ئەنجام ئەدرێت کەواتە ئەگەر قوتابیەک پۆلی 12 بوو بێت لە هەر کۆلیژە بێسە 4 ساڵەکەی تەواو کردووە و ڕەنگە ساڵێکیشە چۆتە سەر پیشەکەی خۆی هیچ قوتابیەک هەیە کە لە کۆنفرانسەکان پێشتر وەکو بەشدار بوو بەڵام ئێستا سپیکەر بێت و هات بێتە ناو کۆنفرانسەکە یاخود هەلێکی وا گونجێنراوە بۆیان بەڵێ گونجێنراوە تەنانەت لە ساڵی ڕابردوو 2 ساڵی ڕابردوو هەمان بووە کە هێشتا هەر قوتابی بووە بەڵام بە پێی ڕێنماییەکانی کۆنفرانسەکە ڕۆیشتە بۆ نمونە گەیشتێتە قۆناغی سێم قۆناغی چوارم هاتووە لە کۆنفرانسەکە و دەڵی باسی کردووە تەنانەت خۆشبەختانە ئێستا هەمانە کە لە ساڵی یەکەم بەپێی حەز و خولیای خۆی و دەڵی کۆنفرانسەکەی ئێمە ڕێبەری بووە ئەو ساڵ هاتووە وەکو خۆبەخش لە کۆنفرانسەکە وەکو لیژنەی ئامادەکاری کۆنفرانسەکە بەشداری کردووە بۆ ئەوەی دەڵی نمونەیەک نیشانی قوتابیەکان بدات کە گرنگی کۆنفرانسەکە لە سیدا. باش ڕەنگە هەندێک قوتابی هەیە نەیانزانی بێت کە ئەم کۆنفرانسە ئەکرێت بەڵام بەشێکیان هەڵبژارد بێت کە بە حەز و خولیای خۆیان نییە ئێستا لە مەرحەلەیەک بوون ساڵی بارە مەرحەلەیەکیان تێپەڕانەوە ئایا ئەو قوتابیانە لە زانکۆکان ئەتوان بەشدار بن لەگەڵتانن بۆ ئەوەی کە بگەڕن حەز و خولیای خۆیان بدۆزنەوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە بەشێک لە بەشداربووانی کۆنفرانسەکە قوتابیانی زانکۆ ئەو زانکۆیانەی کە بێگومان مەبەستم ئەو قوتابیانەیە کە پێشتر حەز و خولیایکیانەوە بەڵام بەناچاری چوونەتە بەشێکی بەڵێ لە بڵێن لیژنەی ئامادەکاری کۆنفرانس دەڵی ئەوەش لێ خەیاڵدا بووە کە قوتابیەک هەوەکو جەنابەت ئاماژەت پێدا گەیشتوتە قۆناغی زانکۆ بەڵام تا ئێستا نەیتوانی خۆی بگونجێنی لە بڕگەکانی کۆنفرانس ئەو خاڵەشی تێدایە کە دەڵی سپیکەری تێدایە کە دەچێتە سەر ئەو بابەتە چۆن قوتابەکە بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ حەز و ئارەزووە یاخود ئایا بگەڕێتەوە بچێتە بەشێکی تر یا دەتوانێت لە هەمان ئەو بەشێک کە ئێستا چووە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئایا دەتوانێت داهاتووی بچێتەوە سەر حەز و خولیاکەی خۆی بخەواتە شێوازی گونجاندنەکەی بەڵێ تێدا. باشە چوارچێوەی ئەو قسانەی کە یاخود ئەو تەوەرانەی کە باسی لێوە ئەکرێت چوارچێوەکەی ئەچێتە بواری دەرونیەوە زیاتر یاخود دەچێتە چ بوارێکەوە کە کەسەکە حەز و خولیاکەی خۆی بدۆزێت و ڕەنگە هەر نەشزانێ حەز و خولیای بۆچی هەیە لەم کۆنفرانسە چۆن ئەڵێت لە دایک بێت ئەو حەز و خولیایە بۆی خۆی ناونیشانی کۆنفرانسەکە فراوانە بەڵێ بابەتی دەرونی تێدایە بابەتی گەشەپێدانی مرۆیی تێدایە تەنانەت بابەتی زانستی تێدایە و تەنانەت سپیکەری تێدایە لە بواری ئابووریدا بۆ ئەوەی قوتابیەکە لە زانکۆ چۆن خۆی بگونجێنێت و دەڵێ چۆن خۆی پێ بگەێنێت بۆ بازاڕی کار. باشە ڕێژەی بەشدار بووان ئێوە چۆن بانگێشتیان دەکەن چۆن ژمارەیان زۆر ئەەکەن لە ساڵێکەوە بۆ ساڵێکی دیکە بستم ئەوەیە لە چ ڕێگەیەکە ئەو قوتابیانە ئەو شوێنە یاخود شوێنی کۆنفرانسەکە دەزانن ئاگادارە بن کە کۆنفرانسەکە چەند ئەنجام دەدرێت و چۆن دەتوان بەشدار بن. بەڵێ ساڵانە زیاد لە مانجێک بەر لە کۆنفرانسەکە ڕادەگەیەندری فۆرمێکی ئۆنلاین ڕادەگەیەندری قوتابیان لە ڕێگەی ئەو فۆرمەوە تەنها فۆرم پڕ دەکەنەوە چونکە بەشداریکردن لە کۆنفرانسەکە خۆڕاییە تەنها فۆرمەکە پڕ دەکەنەوە بەڵام لە هەمان کاتیشدا ڕۆژ تەنانەت ڕۆژی کۆنفرانسیش لە بەردەم هۆڵی کۆنفرانس لیژنەی ناونووسین هەیە دەتوانن لەوێ خۆیان ناونووس بکەن و یەکسەرداخلی کۆنفرانسەکە بن و ڕێژەی بەشداربوونیش
خۆشببختانە ساڵ بە ساڵ ڕوو لە زیاد بوونە ینی بەڵام هیچ ساڵێک لە 1000 کەس کەمتر بەشدار نەبووە بەردەوام ساڵانە لە سەرور هزارەوە بووە ئەو ساڵ چاوەڕوان دەکەین سەرروتریشبی لە ساڵانی ڕابێت لەکوێ ئەم کۆنفرانسە ساز دەکرێت و شوێنی ئەم کۆنفرانسە ئەمڕۆ لە شاری هەولێر لە هۆڵی میدیا ئەنجام دەدرێت باش ئەگەر داتایەک هەیە بێ لە بەردەستان زیاتر حەز و خولیای قوتابیانی پۆلی 12 ئێمە چ ئاڕاستەیەکە کوێیە هیچ داتایەک هەیە لەم کۆنفرانسانە بۆتانی دەرخست بێت حەز و خولیاکانی قوتابیانی پۆلی 12 چین وەکو بە دیاری کراوی دیاری نەکراوانی بڵێ فۆرمێک دانرابێت بە قوتابیەکە بگوتری حەزت لە چ بەشێک لە پلانتان نییە بۆی کە ئاوها ئاستی قوتابیانی خۆشمان بزانین ئەم قوتابیان بێگومان و دڵی ئەو کۆنفرانسە لە ڕێکخراوی سکۆلەر پلانێکی استراتیژی درێژخایانی هەیە و دوورمەودایە هەر ساڵە و دڵی چەند بڕگەیەک دێتە ناو کۆنفرانسەکە ڕەنگە لە ساڵانی داهاتوو و بابەتەی زەنابیشت باس کرد بێتە کۆنفرانسەکە بەڵام وەکو لە کۆی پرۆژەکەدا چەند داتایشی ناڕستمی و ناڕاستە و خۆ هەیە لە بەردەستی بڵێن لیژنەی ئامادەکاری کۆنفرانسەکە کە وەکو گوتم یەکی لە ئامانجەکانی کۆنفرانسەکە ئەوەیە کە ئەو لایەنە ئەو مەبدەئەی لەنێو خەیاڵی قوتابیان و بە کۆی گشتی لە کۆمەلگای ئێمەدا چەسپیوە تۆزی خاوی بکاتەوە مەتاتی بکات کە قوتابی تەنها خەیاڵی لەسەرەوە نەبێ بچێت بۆ کۆلێژی پزیشکی بچێت بۆ کۆلێژی ئەندازیاری بچێت بۆ کۆلێژی یاسا ڕێک تۆپەکانیان گرتووە تەنها خەیاڵی لای ئەوە بێنی ئەم ساڵ نمونەیەکی زۆر جوان هەبوو لە کۆنفرانسەکەی ئێمەش ڕەنگە ئاماژەی پێ بکرێت قوتابیە کە یەکێ لە یەکەمەکانی هەرێمی کوردستان بوو کۆلێژی زانست بەشی ماتماتیکی هەڵبژار تی ناچم بۆ کۆلێژی پزیشکێنی هەمیشە ئەوانە دەکەین بە نمونە بۆی ئەو مەبدەئە تۆزێ خاو بێتەوە لە نێو خەیاڵی قوتابیان و ینی بەپی لێ هاتووی خۆیان ینی چەند مەبدەئێک لە خەیاڵی خۆیاندا بنێ ئینجا حەز و خولیاکەیان دیاری بکەن پێم وایە ئەرچەنێمە باسی دایکان و باوکانمان کرد بەڵام پێم وایە کاریگەریکی زۆری دەوروبەر بە تایبەت دایک و باوکان لەسەر ئەو قوتابیانە هەبێت ڕەنگە هەر لە پۆلی نۆوە هەر ئەوەندە جەختکەنەوە سەرەوە تۆ ببی بە پزیشک بۆیە زۆر گرنگە کە گرنگێکی تایبەتتر بە دایکان و باوکان بدرێتەوە بۆرە باشە باش شتێکی تر بزانین ئەم کۆنفرانسە هەموو ساڵێک هەر لە هەولێر ئەنجام دێت ئایا هیچ پلانێک هەیە لە شار و شارشکەکانی دیکەش ئەنجام خۆ لەوێش هەر هەمان چۆنەڵێ هەمان بابەت هەر دووبارە هەیە بڵێ بە دڵنیاییەوە لە پلانی ڕێکخراوی سکۆلەردا هەیە کە بگاتە سەرتاسەری کوردستان و تەنانەت عێراقیش چونکە یەکەم پرۆژە بوو لەو بوارەدا لە سەرتاسەری عێراق ئەنجام درانی لە عێراق پرۆژەی لەو بابەتە نەبوو یەکەم پرۆژە و کۆنفرانسە بوو کە لە بواری پۆلی 12 هەنی جێی سوپاس و دڵی شانازیە ئێستا و چەند ساڵی کۆتایی گەیشتە ئەوەی تەنانەت ڕێکخراوەکانی تریش تەنانەت وەزارەتی خوێندنی باڵاش بیری لەوە کردوتەوە کە هەمان پرۆژە شێوەی پرۆژەکە جێبەجێ بکات لە ساڵانی ڕابردوو لە شار و شارۆچکەی تر ئەنجام درراوە بە تایبەت لە شاری کۆیە ساڵی بردمان بۆ شاری کۆیە ڕەنگە لە پلانی ساڵانی داهاتوو بێت کە لە شارەکانی تری سلێمانی و هەڵەبجە و دهۆچی ئەنجام بدرێت باش ڕێژەی بەشدار بووان وەک ئەوەی کە ئێوە دەیبینە لەم پێ ساڵە ئەوەی کە گرنگی بەم بوارەدا لە ڕووی ڕەگەزەکانەوە کامیانن کە زیاتر حەزەکەن بێن و گوێگر بن لە کۆنفرانسەکە ئەزمون وەربگرن بەڵێ جیاواز یەک نییە دەتوانین بڵێن یەک بە یەکسانیە هاو شێوێنی ڕەنگە ئەگەر کوڵی جیا بکرێتەوە ڕێژەکە 150 کوڕان بێ و 150 کسان بێ زۆر باشە ئەوەی کە گرنگیشە دیسانەوە لێرە باسی بکەینەوەیە کە ئەو قوتابیانەی کە پۆلی 12 خۆ ئامادەکردنێک دەکەن بۆ زانکۆ ئێوە لەوێ باسی کەشی زانکۆ چۆن دەکرێت بۆیان جگەلەوەی کە ئەمە وەکو حەز و خولیای کارەکەی خۆی هەڵەبژێرن شوێنێک نەبێت تەنیا بۆ تێپەڕاندنی قۆناغەکانی خوێندن و دواتر جوان بە دڵنیاییەوە دڵی بابەتی یەکێ لە سپیکەرەکان خۆگونجاندنی قوتابیە یاخود بڵێن باسکردنە لە ژینگەی ناوزانکۆ ئایا چۆن هەڕێک بە ناونیشانی ئەو بابەتەیە خۆپێگەیاندن لە زانکۆ ئەو قوتابیە چۆن زانکۆ بکات بە ناوەندێک بۆ خۆپێگەیاندن لە هەمان کاتداما لە دەستپێشی زانکۆدا کۆنفرانسێکی تر ئەنجام دەدرێت بۆ درێژە پێدەری هەمان ئەو بابەتە بە تەنها ئەو بابەتە لە ژێر ناونیشانی لە یەکەم هەنگاوی زانکۆدا لە یەکەم هەنگاوی زانکۆدا تایبەتە بە قوتابیانی قۆناغی یەکەمی زانکۆوە تایمە تا قوتابیەکە داخلی زانکۆش دەبێت لەو پرۆژەیە هەر لەگەڵیان دەبین کۆنفرانسێکی تر ئەنجام دەدرێت بە ناونیشان لە یەکەم هەنگاوی زانکۆ قوتابی لە قۆناغی یەکەمەوە تا ئاراستە دەکرێت چۆن خۆی بگونجێنێت لەگەڵ زانکۆ بەڵام لە کۆنفرانسی پسپۆرەکەت هەڵبژێرە یەشێ لە بابەتەکان خۆپێگەیاندنە لە زانکۆ
کات و ژوان عەبدوڕەزاق سپاس دەکەم ئەم بەیانیە لەگەڵمان بوویت ئەمە بەرچاوڕوونیەکە بۆ قوتابیانی پۆلی 12 بۆی کە دوا ڕۆژێکی پرشنگداریان هەبێ ئەوەی کە بێویستی خوانە ڕەنگە هەموو جار کە باسی دوا ڕۆژێکی پرشنگدارەکەین وا بزانین کە ئەبێ خۆتواتانی لە تۆپەکانە بێ دوا ڕۆژی پرشنگدارەوەی کە تۆ ئاسوودەبی پێی سپاس دەکەین کە ئەم بەیانێ لەگەڵ ئێمە بووی بۆ هیوایی کە قوتابەکانمان هەمیشە حەز و خولیاکانی خوان هەڵبژێرن بۆی کە سەرکەوتوترین بن هیوانی و سپاس بۆ ئێوە شیوادارین قوتابیان ئەمڕۆ لە کۆنفرانسەکە بەشدار بن و کڵی بەرهەمی کۆنفرانسەکە بخۆیان ببینن ئینشاءالله سپاس بۆ ئێوەش